لەسەرم بابەتە وەستم من میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر توانە نەجەف بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ئەستۆدیەوە لەگەڵمان دەبێت دکتۆر بەخێر بێ. زۆر سپاس سەرەتا سپاس بۆ بەڕێستان و سڵاوم هەیە بۆ بینەرانی بەڕێزیش. دکتۆر بۆچی تا ئێستا دەرماڵەتان خەرج نەکردووە هەوکارەکەی چییە؟ پرسیارێکی زۆر بەجێە. جەنابتان ئەزانن خەرجکردنی دەرماڵە یا خەرجکردنی پاڵپشتی دارایی سەرچاوەکەی لە پێشنارێکەوە لەلایەن جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کە لە ئەنجومەنی وەزیران ساڵی پار کەوا پێشناری کردکەوە بڕێپارە بۆ ئەم بابەتە خەرجکرێت بۆ بەرچاوڕوونی بەڕێستان و بەرچاوڕوونی بینەرانی بەڕێز. ئەم بابەتە لە ساڵی 2014ەوە ڕاگیراوە مەسەلەی خەرجکردنی پاڵپشتی دارایی کە جاران بە دەرماڵە هات لە ساڵ 2014 ڕاگیرا بوو. ساڵی پارەکە بە سوپاسەوە لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی داراییەوە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بڕیارێ دەرچوو بە تەرخانکردنی بڕی 7 ملیار و 250 ملیۆن بۆ ئەو مەبەستە و هەروەها وەک پاڵپشتی دارایی بۆ قوتابیان و خوێندکارانی زانکۆکان و هەروەها چاکردنی بڕێ لەو پارێش تەرخانکرا بۆ چاکردنی بەشە ناوخۆیەکان هەرچەندە وەکو پێویست نەمانتوانی بەشە ناوخۆیەکان بیگەێنین بە بەشە ناوخۆیەکان خۆتەزانی یاسا و ڕێنمایەکان ئیشکارەکە زەکاتی زیاتری ئەوێ بۆ ئەو بابەتە بکەین بەڵام بە خۆشحاڵیەوە ئەتوانین بڵێن لە مانگی یەکەوە تاوکو کۆتایی مانگی 6 شایستە داراییەکانی قوتابیان و خوێندکاران بە پێی ڕێنمایی ژمارە 50 وەزارەتی دارایی ڕابردوو بەڵنجێک تاوەکو 6 ئەم ساڵی چیت نەدا بۆ ئەم ساڵ پێش ئەوەی هیچ کەسێک نە قوتابیان داوای بکەن نە خوێندکاران نە هیچ کەسێک ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەرپرسیارەتی خۆمان ئەزانین لەبەرەوە جەنابی وەزیری خوێندنی باڵا فەرمانی کردکەوە یاداشتێک بدەینە ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی ژمارە 91 ئەنجومەنی وەزیران جەنابی وەزیری خوێندنی باڵا لەبێ پێداویستەکانی لەگەڵ هاوکاری خۆی کاک دکتۆر ئالان کە وەزیری پەروەردەیە هەردووچان پێداویستەکانی هەردوو سێکتەری پەروەردە و خوێندنی باڵایان خستە ڕوو بۆ بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران بۆی بزانن بۆی ساڵێکی ئارام و ساڵێکی باڵێن بەهادی بڕوات پێداویستەکانیان چێت لە ئەنجومەنی وەزیران بوو بە بڕیار ژمارە 167 لە 9 تکالی ئەەکەم بە ئاگەمان لە بەروارەکان بچکە بەروارەکان باس لەوە ئەکەن کەوا ئێمە 2022 گەشت بە دەستمان کەوا لە بڕای ژمارە 167 کەوا پێداویستەکانمان بنێرین بۆ ئەنجومەنی وەزیران پێداویستەکانی وەزارەتمان کۆمان کردەوە لە 6 خاڵە یەکێک بۆچی زووتر خەمتان لەمە نەخوارد بەردەوام بوو لە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران کە بۆ ئێمە هاتبوو با بڵێن ساڵی پارەکە ئەڵێ بۆ ئەو ساڵە خەرجەکرێت بۆ ساڵی خوێندنی 2022 ئێمەش بۆ ساڵی 2023 بەم شێوەیە کارمان لەسەر کرد بۆی تەنها پێویستی بە نوێکردنەوەیەک بێت لەبەرەوە ئێمە ئەم پاکێجە 6 خاڵیە جەنابی وەزیری خوێندنی باڵا دیسانەوە بەڕاشکای پێم بڵێ کەی خەمتان لەمە خوارد بەڵێ مانگی نۆ و مانگەکانی پێشووتریش بەڵام ئەمە ئێستا ئەمە لەبەرەوەی چۆتە بەرنامەکاری ئەنجومەنی وەزیرانە و ئەو کاتە پێشنارەکە باڵێن هەموو سەرەتای ساڵێ پێداویستەکانی وەزارەتمان دراسە ئەکرێن و پێویستین ئەنێردرێت یەکێ لەوانە بابەتی پاڵپشتی دارایی قوتابیان و خوێندکارانە خۆ دەزانیت جەنابەت لە کاتی مانگی 7 و 8 قوتابیان و خوێندکاران لە زانکۆکان نین بەڵام ئێمە عادەتەن لە مانگی نۆوە هەموو سەرەت پێداویستەکانمان ئەنێرم لەوەیە بۆچی لەو کات خەمێکتان کاتی پێشوەزیران کاری لەسەر بکەین بەڵام لەو کاتێکە کارمان لەسەر کردووە ئەنجومەنی وەزیرانیش بە سوپاسەوە هەمان ئەو یاداشتەی ئێمە کە جەنابی وەزیری خوێندنی باڵا لە ئەنجومەنی وەزیران باسکردن نێردرا بۆ وەزارەتی دارایی وەزارەتی داراییش بە سوپاسەوە ڕۆژی چوارشەمەی سێشەمەی ڕابردوو لەگەڵ جەنابی وەزیری خوێندنی باڵا لەگەڵ کاک دکتۆر محەممەد مدیر عامی ژمێرکاری لەگەڵ بەندە دانیشتین و تاوتوی هەموو ئەو پێداویستانی ئێمە کراوە و زۆر سوپاسیانەکەین کەوا تقریبا ڕەزامەند بوون لەسەری یعنی با بڵێن مافقەتیان کرد لەسەر ئەو بابەتە بەڵام نە لە دەسەڵ با بڵێن ئەوانیش بە هەمان شێوە ئەبێ بەرزکەنەوە بۆ ئەنجومەنی وەزیران موافقەت دراوە وەکو وەزارەتی دارایی لاریان نەبوو لە خەرجکردنی پاڵپشتی دارایی قوتابیان و خوێندکاران بەڵام ئەمە ئەبێت دیسان بە نووسراوێکی فەرمی لە وەزارەتی داراییەوە بچێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆی لەبەر ئەوەی ساڵی پار کە بڕیارەکە دەرچووە بە دەسەڵاتی جەنابی سەرۆک وەزیران کراوە بە هەمان شێوە ئەم ساڵیش ئەبێت سەرۆک وەزیران بڕیارێکی لێباتیان برایانمان لە ئەنجومەنی وەزیران ئەم بۆ ئەوی ئەم پاڵپشتە داراییە بەردەوام بێت هەتاوەکو ئەم بابەتە بە یاسا ڕێکخرێت ئەم یەک دوو ڕۆژە هیچ بەڵێنێکتان لە ئەنجومەنی وەزیران وەرگرتووە ئەنجومەنی وەزیران چاوەڕوانی نووسراوەکەی وەزارەتی دارایی دەکات لەبەرەوە ڕای وەزارەتی دارایی بەلاوە گرنگە هەر بۆ بابەتەن یەکا کۆبانجان ئێمە 6 خاڵمان
نردووە زەقترینیان پاڵپشتی داراییە پێداویستی بە شەناوخۆیەکانە سیانەی مەبانیەکانە بە تایبەتی ئەو کەمپانیای زانکۆکانمان وردە پێویستیان بە سیانەی باشترە و مەدا مەبلەغی پارەمان کردووە کە ماگانە بیان درێتێ پێداویستی با بڵێن پارەی وانەیە زێدەجی مامۆسانی زانکۆیە کۆمەڵە بابەتە کە لەوەچێ ئەم دیتێڵە سەرەتاوە من بەڕاستی ویستمامە زۆر باسی پرسیارم بەڵێ لە خزمەت بۆچی ئەمە دووبارە ئابێتەوە پرسیارێکی زۆر جوانە لەبەرەوەی ئەم بابەتە بە یاسا ڕێک نەخراوە ئەگەر ئەم بابەتە بە یاسا ڕێک بخرێت ئەوە ساڵان دووبارە نابێتەوە بۆ بەرچاوڕوونی بەڕێستان بە نووسراوی ژمارە 1432 لە 12/9/2022 دیسانەوەی لێمۆ جەنابی وەزیری خوێنی باڵا ڕەشنووسی پرۆژە یاسایەکی ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کردووە بۆ ئەوی لە ڕێی خۆیانەوە با بڵێن لێکدانەوەی بۆ بکەن و پاشان بینێرن بۆ پەرلەمانی کورسان بۆ ئەوی لە پەرلەمانی کورسان ئەم بابەتە بە یاسا با بڵێن بە یاسا ئەم بابەتە هەل بکرێت یا بە یاسا ئەم بابەتە ڕێک بخرێتەوە ساڵانە دووبارە ئەم پێویست نەکات ئەم کتاب و ڕەزامەندی و ئەم بابەتانەی پێویست نەبێت و بە یاسا ڕێک بخرێت هیوادارم لە کۆتایی ئاڵێم ڕووی دەمەم لە ئەو خوێنکارە بەڕێزانە ئەو قوتابیانە و ئەو کەس و کارانەمانەکەەوە ئەمڕۆ خۆپشاندانیان کرد یا ڕۆژانی تر خۆپشاندانەکەن ئێمە لە خزمەتی ئەوانین ئەوان خۆپشاندان بکەن و نەکەن ئێمە پارێزەری مافەکانی ئەوانین بەڵگەمان لە بەردەسە کارمانە سەر کردووە هەر کارێکی لەسەرەکەین من دڵنیام ئەگەر وەزارەتی دارایی و وەزارەتی خوێنی باڵا بە هەمانجی ئەم کارە بکەن دڵنیام ئەنجومەنی وەزیرانی بەڕێزی هاوکارمانە بێ و بۆ چارەسەرکردن وەکو خۆی بڕوات زۆر سپاس بۆ دکتۆر توانە نەجەف بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی خوێنی باڵا توێژنەوەی زانستی کە لەگەڵمان بووی سەرچاو زۆر سپاس بەخێر بێت.